گازندەی ئەوە لە ئێوە دەکرێت ئێوە هیچ هەڵوێستێکتان نەبوو بۆ لەو کاتەوە هیچ هەڵوێست ئێمە کوت خاوەنی ئەم هەموو سەروەت و سامانەیە دەکرێت ئەم هەموو گەنجانە خوێنن تەواو دەکەن لە شوێنە نێلیان دامەمەزرێنرێن یاکو پێویست هەلی کاریان بۆ نادۆزرێتەوە بزوتنەوەی ئیسلامی کە تاکە لایەنێکی ئیسلامیە و خەباتی سەردەمی شاخیە بووە ئێمە شەهیدەکانی ئێمە لە ئیمتیازات جیاوازن لە شەهیدەکانی یەکێتی و پارتی باس لەوە کرێکەوە لەو بەیاننامەدا زیاتر داواکاریەکانی بۆ داواکاری حەزبی بوون نەوەک داواکاری جەماوەری و گشتی وەکو لایەنێکی ئیسلامی لە حکومەتا بەشدارین لە دەسەڵاتە بەشدارین پێنج ئەندامان بێسەر و شوێن کراوە نەمانتوانێت ئەندامێکی سەکردایەتی ئەو حیزبە بێینەوە هەرێمی کوردستان یعنی بەرامبەرەکە ئاوە تەعامل لەگەڵ ئێمەدا دەکات چاپێکەوتن لەگەڵ شوان قەڵاتزێیی وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان ئێوارەی شەممە کاتژمێر 6:30 لە NRT و پێشکەشتان دەکرێت.